الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برانی بەڕێزم، بێگومان خۆی پەروەردگار زۆری پێخۆشە کە عەبدەکانی تۆبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای. ئێمەی موسڵمانیش ڕۆژانە تووشی هەڵە و لادان و کەم و کوڕێ و مەعسیەتە بین و تووشی تاوانە بین. واجبە لەسەرمان تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار. جا ئینسان ئەگەر تۆبەی کرد و هەر تاوانێکی کرد کە تۆبەی کرد، ئەو ئینسانە لە خێرایە. ئەو کەسە کە تاوانەکات تۆبەی نەکرد و فرمێسکەکانی وشک بوو، ئەوە سەرەتایی بە هیلاک چوونێتی خوا پەناماندات. کاتێک خۆی پەروەردگار لە باسی صفاتی ئەهلی بەهشتە ئەفەرمێن: والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله. خۆی پەروەردگار باسی و کەسانەکە کە صفاتی ئیمانداران کە ئیماندارن، ئەو کەسانە کە تووشی تاوانەکە بن، تووشی هەڵەیەکە بن، کەم و کوڕیەک ئەبینن لە خۆیان، تووشی مەعسیەتەکە بن، لەو کاتەیە یەکسەر بیری خۆی پەروەردگارە نەکەوێتەوە و ئاو بە چاویان ئەیەتە خوارەوە و تۆباکەن و ئەگەڕێنەوە. ئەوە نیشانەی ئیمانە. بۆیە برای بەڕێزم، تۆبە بکە و بگەڕێتەوە. قەسەم بەخوا مردن پێدەگات، یەک دەقە مەجالت نادا. ئەگەر هەزارها حمایەت هەبێ هەرە بێ بمری، فەقیر و هەژار بی هەرە بێ بمری، دەوڵەمەند بی و هەزارها دەفتەر دۆلارت هەبێ هەر ئەبێ ئەو مردنە بجێژی، مەجالیتیان نییە. دنیا ئێمە کە هاتوونەتە دنیا ئیلا ئەبێ بمریت و بڕۆیتە ناو ئەو قەبرە تەم و تاریکەوە. بۆی هەیە براکەم، ئێستا کە گوێ لە منەگریت، خۆی پەروەردگار مەلایکەت و بۆ بنێرە ڕۆحت بکێشێ. ئێستا مردن پێت بگات، مۆبایلەکە بەدەستەوە ئەکرێتە خوارەوە. ئایا ئامادەی بۆ مردن برای عەزیزم؟ خۆت و ئامادە کردووە بۆ مردن؟ بۆیە دەست بگرە بە دینەوە، دینەکەت بەرە پێشەوە. بەخوا قەسەم بەز ئەو دینە فریاتەکەوێ. بەخوا نە ماڵ، نە مناڵ، نە سەروەت، نە سامان، هیچی بەکەڵکت نایە، هیچی سوودی نییە بۆت. تەنها نوێژی جەماعەتەکەت، تەنها ڕۆژوەکەت، تەنها زەکاتەکەت، تەنها حەجەکەت، تەنها عیبادەتەکانت. بەس ئەوانە ڕێزی پێشەوەی مزگەوت، هاتوچۆکردنی مزگەوتت، زیکرکردنت، قورئان خوێندنت، بەس ئەوانە ئیسفادەی هەیە بۆ تۆ. و هەر کەسێک کە تۆبە ئەکا، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: التائب من الذنب كمن لا ذنب له. هەر کەسێک کە تۆبە ئەکا لە تاوان، وەکو ئەو کەسە وایە کە تاوانی نەکردبێ. بۆیە بگەڕێرەوە، ئیستیغفار بکە، خۆی پەروەردگار لە من و لە ئێوەش خۆش بێت، بەختەوەری دنیا و قیامەتمان بکە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.